ئەوەتەم کەمال قەساب ئەوە گونەکەی خەرک لە سلێمانی هەولێرە هەورەمان کەرکووک سەردانی کەمال قەسابەکەن بۆ ئەوە کەمال قەساب بەردەوامە لە شۆرشەکەی شۆرشی هەرزانی هەر کەسێک نەخۆشە سوکەریتی بابێ سەردانی کەمال قەساب بکە قەلەکی بە هەدیە دەدەینێ گونێکی بە هەدیە دەدەین ئەوە تەواوە کەمال قەساب بەردەوامە دایخەوە پیشەی قەسابێتەوەی پیشەشی خۆشە پیشەی باو با پیرانمانە لەبەوە هەرم بژاردێ و دروشمەکەشمان دایخەوەیە جیاوازی عرض و ئاسمانە حوتەبەقەی ئاسمان چەند دەدرێت زەریا چەند قوولە ئەوەندە جیاوازیمان هەیە لەبەر ئەوەی ئەمن بە هەرزانترین نرخە فرۆشم و لە ئیشەکەش دەزانم و بە باشترین بە کەمترین ئیسپادەش لە کۆریەکەمەوە زووتر سەرێح ڕوو ئەوان گوراغێک سەرە بڕم بە دوو نەفەرکەتیەکەن دەیفرۆشن لە تەختاق نازام شارەکانیکە بەڵام من بەتەنێ سێ وراق چاوراق دەفرۆشم لە کۆریەکەمەوە تەمەشایکە ئەوە لووەکەیە تەمەشایکە ئەلێرێ ئەوەتە ئەوە سپیەکەیتی ئەوە سەرەتانی پێوەیە دوو قلە ئەوە سەرتان تو دەبی هەری دەیناو تەنەکەی زبرەوە هەر دەمەوێت لە پایتەخت میدیا ئەو ڕوونکردنەوەی بدەم کابرا گوراغەشی نەخۆش دەکڕێ یان دەرزی لێدراویان لاقیشکە دەیکڕێ جوان جوان کەوریەکە و جوان بەدارەوەکە ئاو شتەکەی چک دەبێت مەسەلەن لۆ نمونە دەرێت سێشەم ئەمن داشکانم هەیە سێشکەم چ داشکێنێ ئەو وراغی بە 400,000 کرێ وراغی بە 150,000 دەیکڕێ دەرەمە داشکە 4 میلیۆن 2 میلیۆن 3 میلیۆنی پێدەگرێتەوە شتیوا دەبێت نە ئێمە داشکانی کەمال قەساب کوڕی سەیشی محەممەد کە 6 مار بووینە لەو شارەمە قەسابیمان هەبووە ئەمە داشکانی مە 24 ساعتە هەموو ئەو سنوورە شایدیمان لۆ دەدا هەموو ڤیددیۆیەکان شایدیمان لۆ دەدا کەمە 24 ساعت داشکانمانەیە ئەوە نیە ڕۆژەکە بێ ڕۆژەک نەبێت زیاتر دەیشێوێنین قەندل لە بن بێ کەما قەساب لە بن نایە کەما قەساب لە لوتکەیە ئێوە لە خوارێەوە ئێمە بەرەو پێشەوە درۆ ئاوڕی دواوە دەین یعنی دەدۆڕێن ئاور نادەینەوە دایخەوە گونەکەی تەختە ئەوەش لە باو باپیران لۆمایە ئێستاکە لۆ نمونە ئێستاکە ئەو گۆشتە ئەلێرە ئەوها ساف دیارە وایە نا ئەو بەرخەنێرە ئێرە ئەوە هەرکێنە ناو ئێرە لووەکی تێدا ئەو لووە دوو نەوعە یەکیان ڕەشە یەکیان سپیا ڕەشەکە پیسترین شتە ڕاستەخۆ دوورمەدینە سەرەتان نەگری ڕاستەخۆ ئەوەیە زانیاریەکان لۆ نمونە ئێستاکە کابرا دەرێ ئەو دەمارەشکەی تێدا ئەو دەمارە نابێت بۆ کەبا بە بنددانەوە دەنووسێ ئیلا دەبێت نییە ساف خولاسە گۆشت بێت لە هەورەمانەوە دێ لە قەڵازیەوە دێ لە کەرکووکەوە دێ لە هەولێرەوە دێ لە بادینانەوە دێ لە هەموو شوێنەکەەوە دێ بەس زیاتر لە بە خۆشەویستی من دێ سوپاسی هەمویانەکەم چاویەمیان ماچەکەم ئەو گونەیە ئیسپادەی زۆرە یەکێک زەختی هەبێ یەکێک سوکەری هەبێ یەکێک نەخۆش بێت لەسەر جێکەوت بێ ئەو گونەیە لۆە هەر کەسێک زەختی هەیە حەمەماڵتەی هەیە هەر کەسێک نەخۆشە سوکەریتی بابێ سەردانی کەما قەساب بکە قەلەکی بە هەدیە دەدەینێ گونێکی بە هەدیە دەدەین ئێمە لەگە گرانکردن نینە ئێمە لەگە هەرزانەی معدل داشکانمانەیە ئێواران گۆلکەکە بەڵاوکەن و بەست عرەکەنام بەڵام ئەگە کابرا مشتری بێ بێتە ناو دوکانەکە قەناعەتت هەبێ نالیم بڕوە نا بەس گۆشکرد بێ گۆشکردژە بە هەلۆ پرسیاراتێ ئەو ششکەیە ئێمە یعنی لە لووتکەی داشکانی لە لووتکەی داشکانی تو بڵێ ئەوە عیب نەبێ کە گوتم ئەوە گونەکەی نیشانەی بێمنەتی ڕستقەکە نیشانەی ئەوە نیخواانە خوازە کابرا ڤیددیۆەکەی من لەنا عیلە لێدە دەرەوەڵا ئەوە عیبە شتە شعب نا ئەوها دەکەم ئەوە دروشمی عیدایخەوە بێمنەتیە ڕستقەکەم چاخە مەوزۆ ئەوە نیە خوانە خاصە من بەحشی شتە شکەکەم ئەوە چەوریانە نادەینێ و پیاوە خولاسە گۆشتمدایی و بێمنەتیشە و ئەهدەرەجەیەکە علاگە بگرەوە بابی دێنێ و نادێ ئیشاڵە دێ ئیشاڵە ئەوە هەموو نەرمەیە بەخوای بۆی دان